کۆماری ئیسلامی ئێران هەمیشە خۆی دوور دەگرێت لەوەی بەڕاستەوخۆ یا بە ناڕاستەوخۆ ئاماژە بەوە بکە دەخوازێ ببێتە خاوەنی چێکی ناوچی هەرچەندە وەک پسپۆڕان جەختی لێ دەکەنەوە جم و جۆڵەکان و پەرەپێدانەکانی بەرنامە ناوچەکەی ئێران بەو ئاڕاستەیەدان کە تاران نەکردە خوازێ بۆمبی ئەتۆمی هەبێ بەڵکو هەنگاوی کردەییشی بۆ دەنێ. ئەم بەرنامە ناوچێ مشت و مڕ لەسەرەی تاران مەینەتێکی گەورەی بەسەرگەلانی ئێراندا هێناوە چونکە بەشی گەورەی بودجەی زەبەلاحیە وڵاتە دەوڵەمەند بنەوتە بۆ بەرنامەی ناوچی و بەرنامە لەشکریەکانی تر و سیاسەتەکانی ئێران لەو ناوچە پڕ لە جێرمە و کێشەیی جیان تەرخان کراون نەک بۆ باشترکردنی ژیان و گوزەرانی خەڵک لەو وڵاتەدا. بەڵام ئایا جیهان هەر تەنها کێشەی لەگەڵ بەرنامە ناوچەکەی ئێراندا هەیە یان لەگەڵ بەرنامەی موشەکی و باڵستیکی و پیشەسازیە لەشکریەکانی تری ئێرانیشدا گرفتی هەیە؟ دۆسەی مافەکانی مرۆڤ لە ئێراندا و ئەو پێشێلکاریانەی بەرامبەر بە خەڵک دەکرێن و لێسەندنەوەی ئازادیەکانیان لەکوێی سیاسەتی نێونەتەوەییدا بەرامبەر بە ئێران؟ لە چاوی واشنتنی ئەم هەفتەیەدا تاوتوێی ئەم پرسانە و ژمارەیە پرسی تریش دەکەین. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنتن. نزیکەی یەک ساڵە دانوستانی ناوچی نێوان زلێزەکانی جیهان لەگەڵ ئێراندا لە ڤێننا دەستی پێ کردووە و دەگوترێت نزیکن لە ڕێکەوتن. بەڵام تا ئێستاشی لەگەڵدا بێ هیچ ئاماژەیە لە ئارادا نییە کەی ئەو ڕێکەوتنە چاوە ڕوانکراوە مۆر دەکرێت. لە پەیوەندی بە ڕێکەوتن ناوەکیەکەوە هێشتا شتێک هەیە کە پێویستە بیزانین ئایا دەتوانین بگەڕێنەوە بۆ وابەستەی هاوبەش؟ دەڵێم ئەمە چیدی ئەزمموی ئەگەر و شیانێک نییە چونکە ڕەوشەکەمان بینی کاتێک ڕێکەوتنەکە لە کاردا بوو بینیشمان کە ڕێکەوتنەکە کە نەما چ ڕەوشێک بوو. لە ڕەهەندی بەرژەوەندی ئەمریکا و ئاسایشی ئەمریکاوە دەتوانم بڵێم ئێمە لە بارێکی باشتردا بووین لەگەڵ بوونی ئەو ڕێکەوتنەدا نەمانی. ئەمەش هەرتەنها بۆ بەرنامە ناوەکیەکەی ئێران نا بەڵکو لە پەیوەندیش بەو جموجوڵانەی ئێرانەوە بۆ ناسەخەمگیری و هێنانە ئارایی مەترسیەوە. بەلای ئەمریکاوە ئەم ڕێبازەی ئێستای بەڕێوەبەرایەتی باشترین ڕێگەیە بۆ سنووردارکردنی بەرنامە ناوچەکەی ئێران و دەشڵێت ڕێکەوتنی ناوچی بەو مانایە نییە چاوپۆشی لە کێشەکانی تری ئێران بکرێت. پرسیارەکە لەوەدایە ئایا کاریگەرترین ڕێگە بۆ ئێمە پێکەوە چییە تا سوود لەگەڵ بەرنامە ناوەکیەکەی ئێران و هەروە جموجوڵەکانی بۆ ناسەخەمگیری دەیانکات و بێ لەوانەش ئەو مەترسیانەی بۆ ئێمە و بۆ هاوپەیمانەکانمان و هاوبەشەکانمان دروستیان دەکات. جا بە هەر بارێکیاندا بێت ئێمە ئەمە دەکەین. ئەگەر ڕێکەوتن بکرێت ئەوە بە هیچ شێوەیەک ئەو ڕێکەوتنە دوورمان ناخاتەوە لە سەوداکردن لەگەڵ کارە مەترسیدارەکانی تری ئێراندا و وەک بەرنامەی موشەکە باڵستیکی و پشتیوانیەکانی ئێران لە تەرۆریزم. ئەگەر ڕێکەوتنێکیش نەکرا ئەوە بە هەمان شێوە دڵنیایی دەدەین کە هەرچێکی لە تواناماندا بێت دەیکەین لەگەڵ هاوپەیمان و هاوبەشەکانماندا لە ناوچەکەدا بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە. بەڕێوەبەرایەتی پێشووی ئەمریکا لە ساڵی 2018دا لە ڕێکەوتنە ناوچەکەی ساڵی 2015 کشایەوە هەرچەندە زۆرێک لە دۆست و هاوپەیمانەکانی ئەمریکا بە هەنگاوێکی دروستیان دەزانی بەڵام ئێستا وەک گەورە کاربەدەستانی ئەمریکا دەڵێن ڕەوشەکە گۆڕانی بەسەرداهاتووە. لە ڕاستیدا ئێستا زۆرێک لە هاوکار ئیسرائیلیەکانمان لە دامەزراوە ئاسایشەکاندا باشکرایی دەڵێن کە کشانەوەمان لەو ڕێکەوتنە هەڵەیەکی گەورە بوو چونکە بەپێ بەندەکان ڕێگە گیرابوو لەوەی ئێران مەتریاڵی پێویست بۆ ئەو چەکانە بەدەست بێنێت. بەڵام ئەم ڕێکەوتنە نیگەرانیەکانی تری چارەسەر ناکات و ئەمەش ڕاستە. بەڵام لە پەیوەندی بە چەکی ناوەکیەوە ئەو ڕێکەوتنە کاری خۆی دەکرد. پێشنیازێکی تریش تاوتوێ کراوە ئەویش کشانەوەیە لە ڕێکەوتنەکە وەک هەوڵێک بۆ دروستکردنی فشاری زیاتر. ئەنجامی ئەوەشمان بینی بەرنامەی ناوەکی ئێران کە پاشەکشەی پێکرا بوو بەڵام لە ماوەی ساڵێکدا ئێرانیەکان توانیان مەتریاڵە پێویستەکان بۆ چەکی ناوەکی دروست بکەن و ئێستاش دەتوانن لە چەند هەفتەیەکدا دروستی بکەن. لەگەڵ هەموو دڵنیاکردنەوەکانیشدا بەڵام هێشتا هاوپەیمانە استراتیژیەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە نیگەرانیەوە دەڕواننە تەواوی ئەم کێشە ناوچیە و جموجۆڵەکانی ئێرانیش. وەک دەزانین ئەم ڕۆژانە دەبنە مایەی دەستنیشانکردنی ئەوەی جیهان چۆن دەنوێنێت
ئەگەر ڕێژیمی ڕادیکالی ئیسلامی چەکی ناوچی دروست بکات ئەوە دەبێتە مۆتەکەیەکی قورسی ناوچی بە سەرتەواوی جیهانەوە. ئێران بە پلەی یەکەم دێت لە هەناردەکردنی تێرۆریزمدا، لە دۆسیەکانی نانەوەی ناسەقامگیری و پێشێلکردنی مافەکاندا. لە ئێستادا ئێرانیەکان سنتەرفیوجی نوێ بەکاردێنێت لە ناتانز و فۆردۆ، هەر بۆیە پێویستە ڕایان بگرین. هەرچی ئێرانیەکانیشن بەردەوام ئەو وتارە بەکاردێنن تا لۆمەی هەر گرفتێکی ناودانوستانەکانی ڤێننا لە ئەستۆی لایەنی بەرامبەر بنێن و ئەم جۆرە گوتارانەش لە ئێراندا وەک بارێکی باوی لێ هاتووە. بێگومان بە پشتیوانی خوددا تیمی دانوسانکارانی ئێمە بەرەنگاری زۆرم لێ و داوا لە ڕادەبەرەکانی لایەنەکەی تری کردەوە بەبێ هیچ گومانێک بە پشتیوانی یەزدان بەردەوامیش دەبێت ئەوەی پەیمانەکانی خۆی نەبردە سەر و لایەنەکەی ترە. ئێستا لە ناو شکاندنی پەیمانەکانی خۆی داگیری خواردووە. مەبەستم لەو لایەنەیە کە پەیمانی خۆی شکاند و ڕێککەوتنەکەی وێران کرد. ئەو لایەنە گیری خواردووە و لە ئێمە زیاتریش هەز دەکات گەشتووەتە بنبەست. ئەندامانی کۆمەڵەی حەوت دوا بەدوایی کۆبوونەوەی وەزیرانی دەرەوەی ئەم کۆمەڵەیە جەختیان کردەوە لەوەی پێویستە ئێران وەک دەڵێن ئەم دوا دەرفەتە بقۆزێتەوە تا بگاتە چارەسەری کۆتایی لەم دۆسەیەدا. بەڕێوەبەری سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپاش دەڵێ لەو بڕوایەدا پاش سەردانەکەی نێردراوی ئەوروپا بۆ ئێران و کۆبوونەوەکانی لەگەڵ کاربەدەستانی ئێرانیدا هەندێک بەرەو پێشچوون هاتوونەتە ئاراوە تا بگوترێ دەشێت دانوستانەکانی ڤێننا دەست پێ بکەنەوە پاش ئەوەی گەیشتە بنبەست. دکتۆر عەلی ڕزا نوریزادە پسپۆڕی کاروباری ئێران ڕاستەوخۆ لە بەریتانیاوە لە ڕێی سکایپەوە لەگەڵ چاوی واشنگتنە. دکتۆر عەلی سوپاس بۆ ئامادەبوونت. باەکە پرسیاریشم سەبارەت بە ڕوانینی ئەوروپا دەست پێ بکەم و پێدەچێت ئەوروپاییەکان گەشتبین بن بەوەی ئەم و توێژانەی ڤێننا دەست پێ بکەنەوە پاش ئەو بنبەستەی تێی کەوتووە. تحياتي إليك عزيزي وتحياتي إلى مشاهديكم الأعزاء لا سيما في كردستان. سڵاو بۆ ئێوەی ئازیز و ئازیزانی تریش و بە تایبەتیش ئازیزان لە کوردستان. با بەوە دەست پێ بکەم کە ئەوروپایەکان پاش ماوەیەک لە دەستپێکردنی دانوستانەکانی ڤێننا وهایان هەز دەکرد کە ئەم کێشەیەیان ئەم دۆسیە تایبەت نییە بەوانەوە بەڵکو لە نێوان ئەمریکا و ئێراندایە. هەر بۆیە هەر شتێکی دایان کرد لە ناوبژیکردنێک زیاتر هیچ شتێکی تر نەبوو لە نێوان تاران و واشنگتندا. ئەمەش چونکە ئەوروپایەکان لەو بڕوایەدان کە هیچ کێشەیەکیان نییە لە سەر و سەوداکردن لەگەڵ ئێران و بێلەوەش دەڵێن دەستگای نێو نەتەوەیی وزەی ئەتۆمی هەیە و خاوەنی ئامێری تایبەتە بۆ چاودێریکردنی جم و جۆڵەکانی ئێران و کۆنتترۆلکردنی هەر کارێکی ئێران دەیکات لە دەرەوەی چوارچەوەی ڕێگە پێدراودا. بۆ ئەو مەبەستەش کامێرای نوێ ئەندانەوە. بەڵام لە پەیوەندی ئەم دۆسیە لەگەڵ ئەمریکادا ڕژیمی ئێران وهای هەز دەکرد کاتەکە گونجاوە تا هەندێک بابەت بێنێتە ناوەوە کە هیچ پەیوەندێکی بەڕێکەوتن و دانوستاندنە ناوچەکەەوە نییە. وەک بینیمان بابەتی پاسدارانی شۆڕشی ئیسلامیان هێنایە ناوە. باش لە بیرمە کاتێک بەڕێز عەباس ئەرەقچی جێگیری وەزیری دەرەوەی پێشوو دوجار کە لە ڤێننا بوو وتی ڕێشنووسی ڕێکەوتنەکەی پێ و تەنها ماوەتەوە ئەوەی ڕێبەرانی ئێران و ڕێبەرانی ئەمریکا پەسەندی بکەن. بەڵام ئەوەی ڕوویدا ئەوە بوو کە بەڕێز خامنەئی نەیدەویست ئەم تایبەتمەندێتیە بدات بە حەسەن ڕۆحانی سەرۆکی ئەو کاتەی ئێران یان ڕێگر بوو لە بەردەمیدا چونکە بەڕێز ڕۆحانی ڕێکەوتنێکی یەکەمیشی کردبوو. ئیتر خامنەئی نەیدەویست ئەو دەستکەوتە بداتەوە بە ڕۆحانی. هەر بۆیە ڕێکەوتنەکەی جێهێشت بۆ ئیبراهیم ڕەئیسی سەرۆکی ئێستای ئێران. جاکە ڕەئیسی بووە سەرۆک تیمێکی نوێ پێکەنرا کە تەواو جیاوازە لەگەڵ تیمەکەی محەممەد جەواز زەریف و عەباس ئەرەقچی جێگیریشی ونائبه عباس ئەرەقچی. دکتۆر عەلی وڵاتانی کۆمەڵەی حەوت جەختیان لەوە کردەوە ئەم دانوستانانەی ڤێننا دوا دەرفەتە بۆ ئێرانیەکان. ئێرانیەکان لەو پەیامە تێگەیشتوونیاننا. أستاذي العزيز، أولا مع الأسف بسبب ارتفاع أسعار النفط
جا ئەزیزم لە وەڵامی ئەم پرسیارەتدا یەکەم شت دەڵێم بەداخەوە بەهۆی بەرزبوونەوەی نرخی نەوتەوە و هەروەها بەهۆی هەبوونی کڕیارەکانی نەوتەوە کە ئێستا ڕێکەوتنێکی ئێجگار گەورە هەیە لە نێوان وڵاتی چین و ئێراندا و تەنانەت ڕێکەوتنی نێوان ئێران و ڤەنزوێلاش بەهۆی ئەمانەوە بەڕێز عەلی خامنەئی وەها هەست دەکات کە ئیتر ڕێکەوتنی ناوکی پێویستیەکی هەنووکەیی نییە بۆ ئێران و لەوانەشە وەها بزانێت بەهۆی ئەو ڕێکەوتنانەوە دارایی پێویستی لە بەردەستایە نەک هەر بۆ دابینکردنی پێداویستەکانی ئێران چونکە ئەمەیان بە پلەی دوو دێت لای ڕژێمی ئێران بەڵکو بۆ میلیشاکان لە عێراق و لوبنان و شوێنەکانی تریشدا ئێستا ئەو دۆڕاندنە لە هەڵبژاردنەکانی لوبناندا و وەک قەیرانێکی گەورە و هەروەهاش گورزێکی گەورە لە سیاسەتەکانی کۆماری ئیسلامی جا بەڕاستی بەداخەوە ئەو ئاگاهیدانی وڵاتانی کۆمەڵی حەوت کە ئاماژەی پێکرد بۆ ئێران بە شێوەیەکی ڕژد وەرنەگیراوە من ئاگادارم محەممەد خاتەمی سەرۆکی پێشووتری ئێران و حەسەن ڕۆحانی سەرۆکی پێشووی ئێران پێشتر نامەیان نردووە بۆ ئایەتوڵڵا عەلی خامنەئی تا بە بەندەکانی ئەم ڕێکەوتنە ناوچێ قایل بێت چونکە وەک دەڵێن ئەگەر نەکرێت ئەوە بەر ئەنجامەکانی لەسەر ئێران زۆر مەترسیدار دەبن. دکتۆر عەلی لەم ماوەی ڕابردوودا گوێمان لە وەزارەتی دەرەوەی ئێران بوو ینی باسی لەوە دەکرد هاوکاتی سەردانەکەی ئەنرگمۆڕا نوێنەری یەکێتی ئەوروپا بۆ تاران وە کۆبوونەوەکانی پاش کۆبوونەوەکان ئەڵبەتە ئێرانیەکان دەڵێن هەموو شتێک کەوتۆتەوە سەر ڕێگە سەرەکیەکەی خۆی وە گەشببینن بەرامبەر بە مۆرکردنی ڕێکەوتنەکە بەڵام لە هەمان کاتیشا دەڵێن ماوەتەوە سەر هەڵوێستی ئەمریکا. بەڕای تۆ ئەوە دروستە کە ئەمریکا نایە بگاتە ئەم ڕێکەوتنە یا ئەوە ئێران خۆیەتی هەمیشە تەگەرە لە بەردەم ڕێکەوتنادانێ؟ نحن نعرف بأن رئيس جو بايدن قد دخل بيت الأبيض وفي صدارة اهتماماته هەمومان دەزانین کاتێک سەرۆک بایدن چووە کۆشکی سپیەوە یەکێک لە دۆسیەکانی لە پێشەنگدا داینابوون وەک گرنگی گەیشتن بوو بە ڕێکەوتنێک لەگەڵ ئێراندا تەنانەت ئێرانەکان خۆیان دەیانگوت و وەها چاوەڕوان دەکرێت ڕێکەوتنی ناوکی یەکەم دەستکەوت بێت کاتێک سەرۆکێکی سەر بە دیموکراتەکانی ئەمریکا دەچێتە کۆشکی سپی بەڵام ئەوەی ڕوویدا ئەو بوو بەڕێز عەلی خامنەئی ئەمەی وەک دەرفەتێک دەبینی تا هەندێک داوا بکات کە کاری کردنین و ئەستەمە جێبەجێ بکرێن چونکە زۆر قورسە سەرۆکی ئەمریکا پاسدارانی شۆڕشی ئیسلامی لە لیستی تێرۆریزم بسرێتەوە لە کاتێکدا فڕۆکە بێفڕۆکەوانەکانی پاسدارانی شۆڕش لە وڵاتی یەمەنەوە هێرش دەکەنە سەر دامەزراوە نەوتەکانی عەرەبستانی سعودیە کە پەیوەندی هەیە بە وڵاتی ئەمریکاوە هەروەها ئەو هێرشانی دەکرێنە سەر میرنشینە یەکگرتوەکانی عەرەب یان بۆ سەر کۆنسڵخانەی ئەمریکا لە هەولێر جا ئەمانە هەمووی ئەوە دەگەێنن کە تەنانەت ئەگەر سەرۆکی ئەمریکاش پێدا بگرێت لەسەری بەڵام کۆنگرێس هەیە میدیای ئەمریکا هەیە تەنانەت ئێوەش لە دەنگی ئەمریکا و هەموو نێوەندە پەیوەندیدارەکان لە ئەمریکادا لەگەڵ ئەو بابەتەدا نابن بێجگە لەمەش شەڕی ئۆکرانیامان هەیە کە بەشێکی گەورەی بایەخپێدانەکانی ئەم بەڕێوەبەرایەتی ئەمریکای بەلای خۆیدا بردووە چونکە مەترسیەکی ڕاستەوخۆیە بەرامبەرمان لەو بڕوایەدام ئەو لایەنەی دەستی کرد بە ئوروژاندنی کێشەکان و بەرزکردنەوەی ئاستی داواکان ئەمریکا نەبوو ئەمریکا ڕازگۆ بوو لەو ئاراستانی هەیەی لە بەرامبەر ئێران و سووریشە لەسەر ئەوەی ئەم ڕێکەوتنە بکرێت بەڵام بەداخەوە ئێران وەهای کردووە کە گەیشتن بە ڕێکەوتن ئەستەم بێت مستحیلە. دکتۆر عەلی من دەگەڕێمەوە بۆلات لە ئەمریکا ڕوانینی جیاواز هەن لەسەر دۆسەی ناوچی ئێران و تەنانەت لە هەندێک باردا بە ناکۆچی سیاسی نێوان کۆماریەکان و دیموکراتەکانیش ناو دێردەکرێ ئەم جیاوازی ڕوانین و ناکۆچیانەش بە ئاشکرایی لە کۆنگرێسی ئەمریکادا دەبینرێت. بڕوام وایە کە ئێران تەواو سوورە لەسەر بەدەستهێنانی چەکی ناوەکی دانوستان دەکات لەگەڵ ئێمە و چەندێکیش بۆی بکرێت هەوڵی دواخستنی دەدات ئەمەش بێگومانیانی دەیەوێت بگاتە دروستکردنی چەکی ناوەکی هیوادارم ئەمەوانە بێت بەڵام لەو بڕوایشدام ئەم ڕەوشە ئێستا بۆ ئێرانیەکان هەیە ڕەوشێکی دروست نییە بەڵکو بە پێچەوانەوە پێویستە باجێکی زۆر قورسیان لەسەردا بندێت ئەگەر بەو ڕێگایەدا بڕۆن نەکی وایەک دروست بکرێت کە ئێرانیەکان دوا بخات لەسەر بەدەستهێنانی چەکی ناوەکی دەکرێت ئەمە بۆ هەموو ئەوانەی تریش بەکار بهێنرێت لە سەرانسەری جیهاندا کە هەوڵی بەدەستهێنانی چەکی ناوەکی دەدەن.
کۆماریەکان داوا دەکەن هەڵوێستی تون بەرامبەر کۆماری ئیسلامی ئێران بگیرێتە بەر و بە ئەندازەیەکیش بێ وەک ئاگادارکردنەوەی وڵاتانی تریش بێ. هەوکات بەڕێبەرایەتەکەی جۆ بایدن هاوڕایی خۆی دەردەبڕێ بۆ کۆماریەکانی کۆنگرێس. پێم وایە پێویستە ئێرانیەکان ببینن ئەگەر هەوڵی دروستکردنی چەکی ناوەکی بدەن چ بەرەنجامێک چاوەڕوانیانە و بە هیواشم هەموو شتێک نەکەوێتە سەر دانوستان. زۆر خۆشحاڵ دەبم بەوەی دوور بکەوینەوە لە وتوێژانە. ئێران هەروە دێ داوای زیاتر و زیاتر دەکات. دەبێت وەڵامەکەمان نەخێر بێت، چونکە ئەمریکا دەسەوسان نابێت لە کاتێکدا ئێرانیان هەر وڵاتێکی تر هەڵدەدەن ببنە هێزی ناوەکی. بە سادەی دێڵێم هەردووکمان هەمان مەبەستمان هەیە. دڵنیابوون لەوەی ئێران هەرگیز نەبێتە خاوەن چەکی ناوەکی. دوو پێشنیازمان تاوتوێ کردووە. یەکێکیان تایبەتە بە ڕێککەوتنە ناوەکەکەی ساڵی 2015 کە بە شێوەیەکی بەرچاو پاشەکشەی کرد بە توانایی ئێرانیەکان بۆ دروستکردنی چەکی ناوکی و ئەو مەتریاڵانەی بۆ دروستکردنی ئەو چەکانە بەکاردەهێنرێن. جاو ڕێککەوتنە بە هەموو پێوانەکان مەبەستەکانی خۆی پێکا بوو. دەوڵەتی ئیسرائیلیش لای خۆیەوە استراتیژیەتێکی نوێی ئامادە کردووە لە بەرامبەر ئێراندا و وەک تەل ئەڤیڤ دەڵێت پێویستی بە هیچ هێزێکی دەرەکیش نییە بۆ کارکردن بەو استراتیژیەتەی. ئێمە استراتێژیشی هەمەلایەنەمان ئامادە کردو کە قسەی لەسەر دەکەین و دوو ئامانجیشمان هەن. ئامانجی یەکەمان ڕاگررتنی ئێرانە لە شەڕانگێزیەکانی لە ناوچەکەدا دەیانکات و پاشەکشەی پێ بکرێت بخێتەوە شوێنی خۆی. ئامانجی دووهەمیشمان ئەوەیە بۆ هەمیشە ئێران نەتوانێت دەستی ڕابگا بە چەکی ناوچیدا. وەک بە سەرۆک بایدنیشم ڕاگەاندۆ ئیسرائیل هەرگیز داوای لە ئەمریکا نەکردووە و داواش ناکات هێزی سەربازیمان بۆ بنێرێت تا بەرگری لە خۆمان بکەین. ئەوە بەرپرسیارەتی خۆمانە و ئەرچی خۆشمانە. هەرگیز پەنا نابینە بەر سەرچاوی دەرەکی بۆ پاراستنی ئاسایشی خۆمان. ئەوە بەرپرسیارەتی خۆمانە بۆ پاراستنی چارەنووسمان. ئێران لە توێژانەدا هەر جارە و داوایەکی دەکرد لەوانە دەرهێنانی پاسدارانی شۆڕشی ئیسلامی ئێران لە لیستی تێرۆریستان یان جێڕانەوەی ئەو داراییانەی ئێران کە بە پێی سزاکار سڕ کراون. اگر همین امروز ایالات متحده تصمیم خودش رو بگیره ئەگەر ئەمریکا بڕیاری خۆی بداتەوە ئەوی لە گیرفانی ئێرانیەکان دزیوێتی بیگەڕێنێتەوە کە ئێمە داوای زیاترمان نەکردووە تەنها دەمانەوێت ئەوەی لێمان بردراوە بمانداتەوە. بێ لەوەش دەبێت دان بنێت بەوەی مافی ئێرانیەکانیشی زەوت کردووە. ئەگەر ئەمانە بکرێت ئەوە پاش سەردانەکەی بەڕێزمۆرە دەتوانین سبەی بگەڕێنەوە بۆ ڤێننا و ڕێککەوتنەکە مۆر بکەین. دەچینەوە لای دکتۆر علی. دکتۆر علی لە بەشی یەکەمی بەنامەکەدا ئاماژە بۆەوە کرد کە ئەمریکا دەخوازی ئەم ڕێککەوتنە مۆر بکە. دەمێت لێرەدا پرسیار لەسەر ئەو ناکۆچیە بکەم بە تایبەتی لە نێوان کۆماری و دیموکراتەکاندا ئەمە چەند دەبێتە کاریگەری بەسەر ئایندەی ئەو ڕێککەوتنەوە. بطبيعة الحال عزيزي أيام الرئيس السابق الديمقراطيين كانوا يعرضون وەک بارێکی ئاسایی ئەزیزم بۆ نمونە کاتێک سەرۆکی پێشووی ئەمریکا بڕیارێکی دەدا دیموکراتەکان لەگەڵیدا نەبوون و ئەم جۆرە ڕکەبەریەش لە ئەمریکادا هەر هەبووە و ئاسایی بووە. بەڵام لەو بڕواهدەم کاتێک دیالۆگ بە شێوەیەکی ناڕاستەوخۆ لە نێوان ئەمریکا و کۆماری ئیسلامیدا دەستی پێکرد دژایەتێکی بەهێز و توندی کۆماریەکانمان نەبینی. بەڵام کاتێک هەندێک زانیاری لەسەر بەڕێوەچوونی ئەم دیالۆگە ناڕاستەوخۆیە بڵاو بووە بۆ نمونە وەک ئەوەی لەسەر دۆسیەکەی پاسداران ئاشکرا بوو یان ئەو دڵنیاییانەی ئەمریکا دەیدا بە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران کە هیچ دەستوەردانێک ناکات لە کاروباری ئێراندا. ئەمانە بوونەمایی هەندێک پرسیار و گومان لە ناو ئەمریکا و لە ناو ئێرانیشدا. خەڵک دەیان پرسی ئایا ئەمریکا بێدەنگی هەڵدەبژێرێت ئەگەر ڕژێمی ئێران دەستی کرد بە کوشتنی هەزاران هاوڵاتی ئێرانی ئەو هاوڵاتی ئێرانیانی لە واشنگتن و ئەوانەی پەیوەندیان لەگەڵ ئەندامانی کۆنگرێسدا هەیە. ئەم جۆرە پرسیارانیان ئاراستەی هەندێک لە ئەندامانی کۆنگرێس دەکردووە. هەروەها زانیاریە دزە پێکراوەکانیشان دەخستە بەردەم کۆنگرس. ئەمانە هەر هەمووی پێکەوە لەگەڵ جیاوازەکانی نێوان هەردوو لایەنە سەرەکیە سیاسەکەی ئەمریکادا وهایان کرد کە بۆ نمونە سیناتۆرەکان و هەندێک لە ئەندامانی کۆنگرس هاوشێوەی میت ڕۆمنی نیگەرانی خۆیان دەرببرن لە خواستی ئێران. بۆ خۆم وەک هاوڵاتیکی ئێرانی و لێکۆڵەرێک کە بە دوواداچوون دەکەم لەسەر ئەو بابەتە پێتان دەڵێم تەنها خەونێکی بەڕێز عەلی خامەنەئی ئەوەیە بۆمبی
ئەتۆمی بەرهەم بێنێت چونکە لە کۆبوونەوە نهێنەکانی پێشتریدا بەڕاشکاوانە وتوێتی خاوەندایەتی یەک بۆمبی ناوکی دەبێتە دڵنیایی بۆمانەوەی ڕژیمی ئێران تا دەرکەوتنی ئیمامی زەمان. ئەمە قسەی خامنەئی و دەڵێت سەیری کۆریای باکوور بکەن کە وڵاتێکی هەژاری دواکەوتووە بەڵام چونکە چەند بۆمبێکی ناوکی لە ئەمبارەکانیدایە ئەمریکا توانای نییە هیچ شتێک بەرامبەری بکات. ئەمە ئەو ئەقلیەتەیە کە لە ئێراندا هەیە. من هاوڕام لەگەڵ هەندێک لەوانەی گەشتبینین و لەگەڵ هەندێکیش لەوانەی ئاگاهی دەدەن کە ئێران مەترسیەکی ڕاستەقینەیە بۆ سەر ئیسرائیل. هێشتا کە بۆمبی ئەتۆمی نییە باس لە سڕینەوەی ئیسرائیل دەکات و ئەم جۆرە دەستەواژانە لەسەر بۆمبەکانی وەک قەدر و خەیبەر دەنووسن. تەنانەت سیر بکە ناوی بۆمبەکان وەک خەیبەر لە سەدەی 21دا ئەم ناوە دەندرێت و باز لە خەیبەر دەکەن بە مەبەستی لە ناوبردنی ئیسرائیل. بێگومان ئیسرائیلیش هەروە دەستەوەستان دانانیشێت و چاوەڕوان بکات تا ئەو ڕۆژەی موشەکەکانی پێوە دەندرێت. ئەو موشەکانی کڵاوی ئەتۆمیان هەڵگرتووە. باشە دکتۆر علی وەکو جەنابەت ئاماژە و پێکرد ڕابەری کۆماری ئیسلامی باز لەوە دەکا کە بە شوێن بۆمبی ئەتۆمیەوە ژمارەیە لە گەورە کاربەدەستانی هەم ئێستاوە هەم پێشتری ئێرانیش باسییان لەوە کردووە کە ڕەهەندی لەشکری هەیە بۆ ئەم بەرنامە ناوچیە. کەواتە لێرەدا ئێمە ینی بڵین گیانی ڕۆژاواگەر بگاتە ڕێکەوتن لەگەڵ ئێراندا چ سوودێکی دەبێ ینی چ گۆڕانکاریەک لە ڕۆژی جیهانە دروست دەکات ڕێکەوتن بکرێ یا نەکرێ. أعتقد إن كان هناك اتفاقا وباني هذا اتفاق يعني لەو بڕواەتام ئەگەر ڕێکەوتنێک مۆر بکرێت بە مانای سەپاندنی دواخستنی کۆماری ئیسلامی ئێران دەبێت لە دروستکردنی بۆمبی ئەتۆمی. جا لەوانەیە ساڵێک یان 2 ساڵ ئەو پرۆسەیە دوا بخات وەک بارێکی ئاسایی کارکردن بۆ دروستکردنی ئەو بۆمبە هێشتاش بەردەوامە لە تاقیگە ژێرزەمینەکانی ئێراندا. بەڵام لەبارەی ئەوەی ڕێکەوتن مۆر نەکرێت یان نەگەنە ڕێکەوتن ئەوە وەک بەرئەنجامێک کاتی دروستکردنی بۆمبی ئەتۆمی لەلایەن ئێرانەوە خێراتر دەبێت. بەڵام لەو بڕواەدام ئیسرائیل ڕێگە بەو کارە نادات چونکە لەو باوەڕەدام کە بەڵێ ئیسرائیل بەرنامە و پلانێکی بەرفراوان و ڕەوایی هەیە بۆ لە ناوبردنی تەواوی ئەو دامەزراوە ناوکیانی لە ئێراندا هەن. دەزانین کە ئیسرائیل توانی تیمێک بنێرێتە ناو ئێرانەوە و ئەو تیمەش توانای زیاتر لە 6,000 بەڵگەنامە لە ئێران بدزێت لە ناو ئەمارەکانی پاسدارانی شۆڕشی ئیسلامیدا. جا بەهۆی ئەو بەڵگەنامانەوە ئیسرائیل باش دەزانێت مەودای پەرسەندنەکانی ئێران گەیشتونەتە کوێ بۆ بەرەمهێنانی بۆمبی ناوکی و هەروەها شوێنەکان و پێگەکان و لابۆرەکان و دامەزراوەکانیشی هەموو دەست نیشان کردووە. هەر بۆیە لەو بڕواەدا نیم ئیسرائیل ڕێگە بدات بە ئێران ببێتە خاوەنی چەکی ناوکی و ئەمریکاش ئیسرائیل بەبێ پشتیوانی جێناهێڵێت و ئەمریکا لەگەڵ ئیسرائیلدا دەبێت. باشە دەکرێوە لە جەنابەت تێبگەم کە پێم بڵێ بە دووری نازانیت هەمان ئەو سینناریۆیی لە ناوەڕاستی ساڵانی هەشتاکانی سەدەی ڕابردوودا لە نێوان ئیسرائیل و عێراقدا ڕوویدا هەمان ئەو سینناریۆیە لە ئێرانیشدا ڕوودەداتەوە. بالتأكيد مماثلة هي جزء بە دڵنیاییەوە ئەگەری دووبارە بوونەوەی هەمان سینناریۆ هەیە. دواخستن و خاوە خاوکردن بەشێکە لە سیاسەتی دەرەوەیی ئێران. جا خاوە خاوکردن کڕینی کات بەدەستێنانی کات و ئەم شتانە. دەزانی کە بەڕێز عەباس عەراقچی گەیشتە ڕێکەوتن و ڕێکەوتنەکەش لە ناو دەستیدا بوو. لە دەرەوەی ئوتێلەکەی ڤێن ناوتی ئەمە ڕێکەوتنەکەیە ئەوە بەرنووسی ڕێکەوتنەکەیە. بەڵام بەڕێز خامنەئی چەند مانگێکی ویستا قسەی لەسەر بکات. بۆچی ئایا دەستکەوتی زیاتر بوو بۆ ئێران؟ بێگومان نا. ئایا لە بەردانەواندن دەکرا لە بەردەم ئەمریکادا؟ بێگومان نا. ڕێکەوتنەکە هەر هەمان ڕێکەوتن بوو. بەڵام لە ناکاو ڕژێمی ئێران کەوتە باسکردنی ئەوەی پاسدارانی شۆڕش ناوی لە لیستی تێرۆریستاندایە و داوای کرد ناوی پاسداران لەو لیستە بهێنرێتە دەرێ. جا ئەمریکا وتی باشە ئەگەر دەتانەوێت باس لە دۆسیەکەی پاسداران بکەن ئەوە ئێمەش بابەتە گەلێکمان هەن و دەخوازین لەگەڵتاندا باسی بکەین و وتوێژە لەسەر بکەین. ئەمەش ینی وەرنە پێش با ڕێکەوتنە ناوچەکە مۆر بکەین کە سەبارەت بە جم و جوڵە ناوچەکەی ئێرانە. پاشەوە دێین و دیالۆگێکی تر دەکەین لەسەر ئەو بابەتانی تری پەیوەندی بە هەردوو لامانەوە هەیە. بەڵێ باشە دکتۆر علی بەڕای جەنابە ینی بە هەڵسەنگانێکی تەواوەتی ئەم ڕەوشەی کە ئێستا هەیە
ئەگەری بەکارهێنانی هێزی لەشکری چەندە ینی لە ئەمریکا لەناو واشنگتن وارووا لە دەرەوەی ئەمریکاشدا هەندێک لایەن هەن جەخت دەکەنەوەەوەی بەکارهێنانی بژارەی لەشکری تەنها ڕێگەیەکە بۆ ڕاگررتنی ئێران. أنا بنفسي أؤارس أي حل عسكري. أنا لا أريد تدمير إيران، لا أريد تدمير. من بۆ خۆم دژایەتی هەموو جۆرە چارەسەرێکی لەشکریانە دەکەم چونکە وێرانکردنی ئێرانم ناوێت خاپورکردنی دامەزراوە پیشەسازیەکانی ئێران و دامەزراوەکانی تریشم ناوێت بەڵام بەداخەوە پێدەچێت شتەکان بە و ئاراستەیەدا بڕۆن. ئێستا وهای لێ هاتووە هەموو ڕۆژێک پاسدارانی شۆڕشی ئیسلامی دێن و موشکێکی نوێمان پیشان دەدەن جا ئەم موشەکانە مەترسین بۆ سەر ئیسرائیل و بۆ سەر وڵاتانی تری ناوچەکە وەک عەرەبستانی سعودیە و وڵاتەکانی تریش ئەو وڵاتانەش دەکەونە فشارکردنە سەر ئەمریکا تا تونتر و سووربووانە تر بێت لە بەرامبەر کۆماری ئیسلامی ئێران هەر بۆیە دەڵێم بەداخەوە ئەگەر ڕژێمی ئێران بەردەوام بێت لەسەر یاری خاوەخاوکردن ئەوە بەداخەوە دەمانبات بەرەو خاڵێکی گرنگ و یەکلاکەرەوە و ئەویش ئەوەیە ئایا جیهانی دیموکراتی لەم جیهانەماندا ڕێگە دەدەن ئێران ببێتە هێزێکی ناوکی یان أن تتحول إلى دولة نووية أم لا؟ دکتۆر عەلی من دەگەڕێمەوە بۆ لات دەچینە بەشێکی تری بەرنامەکەمان. واشنگتن جەخت دەکاتەوە لەوەی نابێ ئێران ببێتە خاوەنی چەکی ناوچی و لە هەمان کاتیشدا پشتیوانیەکی تەواوی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان ئیسرائیل و وڵاتانی عەرەبی و ئیسلامی دەکات. باسیش لە مەترسیەکانی ئێرانیش دەکەین و هەروەها ژوابەستەیمان بۆ دڵنیابوون لەوەی ئێران هەرگیز ناتوانێت چەکی ناوەکی دروست بکات. بەڵام ئێمە بە پلەی یەکەم هەوڵی دیبلۆماتی بەکاردەهێنین و بزانین بەکوێمان دەگەێنێت. خۆگەر دیبلۆماتی شکستی هێنا ئەوە ئێمە ئامادەین بۆ ڕووکردنە بژاردەکانی تر. پشتیوانی لە قوڵترکردنەوەی پەیوەندیەکان دەکەین لەگەڵ ئیسرائیلدا و بە هەمان شێوەش دراوسێی عەرەب و موسڵمانەکانیشی لە ناوچەکەدا و لە جیهانیشدا. ئەمەش ئەو ئاراستەیە کە پێویستە هانی یەک بدەین نەک شکستی پێبێنین چیشمان لە تواناندا بێت دەیکەین تا بەهای زیاترمان هەبن. ئەم جۆرە پشتیوانیە هەرتەنها لە ڕاهەندی سیاسیدا سنووردار نییە بەڵکو پشتیوانی لەشکریانەی ئیسرائیلیش دەکرێت. ڕێوەبەرەتی ئەمریکا وابەستەیە بەوەی سیستەمی بەرگری ئاسمانی بتوانێت نێوەندە سڤیلەکان بپارێزێت کە دەکەونە بەرهێرشە تیرۆریستەکان. لەگەڵ کۆنگرێسیشدا لە نزیکەوە کار دەکەین بۆ دابینکردنی زانیاریە پێویستەکان تا وەڵامێکی ئەرێنی هەبێت بۆ پەسەندکردنی ئەو 1 ملیارد دۆلاری ئیسرائیل وەک دارایی داوای کردووە بۆ بارینە ئاسایی. تاران ئاگاهی دەدا بە تەلەڤیڤ و هەڕەشەی بەکارهێنانی هێزی لەشکریش دەکا دژ بە دەوڵەتی جوو. و بدانید ئەگەر ئیسرائیل زمجۆڵێکی بچووکیش بکات بەرامبەر بە وڵاتی ئێران ئەوە کاری لەشکری ئێمەش پێتەختی ڕژیمی زایۆنیزم دەبێت و هێزە چەکدارەکانیشمان واستان لێ ناهێنن. بەرپرسیارکردنی ئێران بەوەی ڕەفتارەکانیەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا یەکێکە لەو دۆسیانەی ئەمریکا کاری لەسەر دەکات. دەبێت ئێران بەرپرسیار بکرێت لە کارە تیرۆریستیەکانی و شەڕانگێزیەکانیشی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە سنوورە جیهانیەکانی دەریاکاندا هاوشێوەی ئەو هێرشەی پێشتر کردیە سەرکەشتی بارەڵگری مێرسەر ستریت. ئێران لە دانوستاندنایە لەگەڵ عەرەبستانی سعودیەدا بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان بەڵام پێدەچێت ئێرانیەکان هەوڵێکیش بدەن تا گۆڕانکاریەک لە سیاسەتەکانی کۆماری ئیسلامیدا بکەن. احتمال پیروزی سعودی‌ها در جنگ یمن هست؟ ئایا هیچ شیانێک هەیە عەرەبستانی سعودیا شەڕی یەمەن بباتەوە؟ نابە هیچ شێوەیەک بەڕە چاوکردنی سووربوونی یەمەنیەکان و ئازایەتی ڕێبەرەکانیان و داهێنانیان لە بوارە جۆرا و جۆرەکاندا ئەوات هیچ شیانێکی نییە عەرەبستانی سعودیا ئەم شەڕا بباتەوە. جاکە دەرفەتی سەرکەوتنی نییە ئەم شەڕا بۆ بەردەوامە. بڕۆ بۆ ڕێگەیەک بدۆزەرەوە لەم شەڕا بچۆت دەرێ. دکتۆر عەلی با بێمە لای بەڕێزت ئەم ڕێکەوتنە ناوچیە ئەگەر مۆر کرا بەڕای تۆ هیچ شتێک لەو ڕەفتارانەی ئێران ئەگۆڕێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بۆ خۆت دەزانیە تا ئێستا زۆرێک لە وڵاتان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا جەخت دەکەنەوە لە ئێران لەوەی ئێران کە ڕۆڵێکی ئێجگار خراپی هەیە. لا أبدا
إيران دخلت اليمن بعد ذلك. با پلەی یەکەم ئەوەیە ئایا یەکەم ڕێکەوتنی ناوچی کە لە ئێران پێی دەڵێن بەرجامیەک هیچ شتێکی لە ڕەفتارەکانی ئێران گۆڕی بە دڵنیاییەوە نا. ئێران دوای ئەو ڕێکەوتنە چووە ناو وڵاتی یەمەنەوە. ئێران ڕێک وەک سیاسەتەکانی پێشتری درێژەیدا بە سیاسەتەکانی خۆی لە سووریا و لوبناان و عێراق. هەر بۆیە بڕواناکەم ڕێکەوتنی ناوچی هیچ شتێک لە ڕەفتارەکانی ئێران بگۆڕێت. لەوانەیە یان دەشێت یەک گۆڕانکاری ڕوو بدات، ئەویش بەهۆی سامانەکانی ئێرانەوە کاتێک سڕکردنەکان لەسەر سامانی ئێران هەڵدەگیرن ئەوجا خەونەکەی بەڕێز عەلی خامەنەئی گەورەتر و فراوانتر دەبێت تا بێتە دی و ببێتە خەلیفەی مسلمانان. ئێستا لایەنگرانی خامەنەئی بەپێی سەرگروشتەکانیان و قسەکردنەکانیشان لەو بڕوایەدان کە یەکێک لەو سەرگروشتانەی زۆر ئاسان و سادەیە و زۆریش بڵاوە لە ناویاندا دەڵێت سەید خۆراسانی و عەلی خامەنەئی پێکەوە لەگەڵ سەید یەمانی واتە عەبدولمەلیک ئەلحوسی لە شاری پیرۆزی مەدینە کۆ دەبنەوە و لەوێش ئیمامی زەمان دەبینن. جا بەهۆی ئەو سەرگروشتە و بەهۆی ئەو جۆرە ئەفسانانەی خۆیان دروستی دەکەن دەسەڵاتدارانی ئێرانی درێژە بە و سیاسەتیان دەدەن. ئێران هەتا ئەو کاتی ڕژێمی ئیسلامی لە دەسەڵاتدا بێت سووریا جێناهێڵێت و هەر دەمێنێتەوە. ئێران دەست تێوەردانەکانی خۆی لە عێراقدا ڕناگرێت. پەیوەندەکانی ئێران لەگەڵ کوردستان تا ئێستاش باشە. ئەی بۆچی بە موشە کوردستان بە ئامانج دەگرێت؟ چونکە ئەمە بەشێکە لە سیاسەتەکانی بەڕێز عەلی خامەنەئی و بریتێ لە فراوانخوازی و گەیشتن بە دەریای ناوەڕاست. جا بەڵێ ڕێکەوتنی ناوچی هیچ شتێک لە ڕەفتارەکانی ئێران ناگۆڕێت. لن تغير شيئا. باشە لە کاتێکە کە ئەمە ڕەفتارەکانی ئێرانە ئێمە ئەوەندەی لە سەرچاوەکان و لە ڤێنناوە جۆمان لێ دەبێ ینی هەر باز لەم بەرنامە ناوچێ دەکرێت. ئەدی بەرنامەی موشەکی باڵستیکی ئێرانی بۆ نمونە پشتیوانیەکانی لە تێرۆریزم، پیشەسازی لەشکری و درۆن و ئەم جۆرە کارانەی کە ئێران دەیکا ئەمانە دەکەونە کوێی نیگەرانیەکانی کۆمەڵگەی نێونەتەوەی با بڵێم. مع الأسف يعني حسب قناعتي بەداخەوە و بە بیرۆڕای خۆم ئەو لایەنەی پێویستە کار لەسەر ئەو بابەتە بکات ئەمریکایە. ئەوروپایەکان شتێکی ئەو تۆ ناڵێن لەسەر ئەو دۆسیانە. جارجارە ئەگەر ناڕەزاییان هەبێت یان نەبێت بەرامبەر بە ڕووداوێک لە شوێنێکدا. بەڵام ئەمریکا کە زلهێسترین وڵاتی جیهانە لە هەموو وڵاتێکی تر بەهێسترە بەهۆی ئامێرە لەشکرەکانیەوە بەو سامانە گەورەی هەیەی و بە ژنان و پیاوانیەوە. هەر بۆیە بە ئەرکی ئەمریکای دەزانم تا دیالۆگی تر لەگەڵ ئێراندا بکاتەوە سەبارەت بە بابەت و دۆسیەکانی تر. ئێران ئێستا پێویستی بە چەندان ملیارد دۆلارە بۆ وەبەرهێنان لە پیشەسازی نەوتدا. بەڵام لە بری ئەوە دەیەوێت وەبەرهێنان لە نەوتی ڤەنزوێلادا بکات. بۆچی ئەو کارە دەکات؟ لەو بڕوایەدام ئەگەر ڕێکەوتن کرا، ئەگەر ڕێکەوتنی ناوکی مۆر کرا، ئەوە ئەمریکا دەتوانێت هەندێک دەواازە لە بەردەم ڕژێمی ئێراندا بکاتەوە. بەڵام بە ژمارەیەک مەرجی بێ چەند و چوونەوە. ینی ئەگەر ڕژێمی ئێران پاشەکشەی کرد لە دەست تێوەردانی وڵاتان وەک لوبناان یان یەمەن، ئەوە ئەمریکا دەتوانێت یارمەتیدەری بێت لە پیشەسازی نەوت و پشتیوانی ئێران لە ڕێی هاندانی سندوقی جیهانی دراوی و بانکی جیهانیەوە تا پشتیوانی لە ئێران بکەن و قەرزی پێ بدەن بە ڕێژەیەکی کەمی سوودەوە. جا ئەمریکا دەتوانێت ئەمانە بکات هەرچەندە دەسەڵاتدارانی ئێرانین دوژمنایەتی خۆیان بۆ ئەمریکا نەشاردۆتەوە. بەڵام لاوانی ئێران دوژمنی ئەمریکانین و هەروەها هەمویان ئاشتەوایی و ئاسوودەی و ئارامیان دەوێت لە ژینگەیەکی پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵاتدا. ئەی باشە لەگەڵ هەموو ئەمانەی کە جەنابەت ئاماژە و پێکردن دۆسەی مافەکانی مرۆڤ لە ئێراندا دەگاتە کوێ؟ ینی هەر تەنها ئەوەیە کە بڵێن مافەکانی مرۆڤ بابەتی راپۆرتێکە و بەبێ ئەوەی هیچ کاریگەریەکی لەسەر ئەگەر و نەگەرەکان هەبێ بەرامبەر بە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران. مع الأسف موضوع حقوق الإنسان أشبه بەداخەوە دەڵێم کە بابەتی مافەکانی مرۆڤ بۆتە بەشێک لە شێوازی ئەو پەیوەندی نێوان ئەمریکا و ئێران. بەمانەیەکی تر کاتێک بەڕێز زەریف وەزیری دەرەوەی پێشووی ئێران و جان کێری وەزیری دەرەوەی ئەو کاتی ئەمریکا ڕێکەوتنی ناوکی یەکەمیان مۆر کرد، هەر لە پڕ و لە ناکاودا ئێران بوو بە سویسرا. هیچ باسێک لە پێشێلکردنەکانی مافەکانی مرۆڤ نەدەکرا، هیچ باسێک لەو سزای مردنانە نەدەکرا کە تەنانەت منداڵانیشی دەگرتەوە. دوای ئەوە لە سەروەختی سەرۆکایەتەکەی
داناڵد ترامپدا هەندێک ناڕزاییمان بەرگوێ دەکەوت بەڵام ئێستا پاش ئەو شەپۆلی ناڕزاییانەی ئەم دوایە و کوژرانی خۆپیشاندەر وتەبێژی وەزارەتی دەرەوە دێت چەند دێڕێک لە تویتەرەکەی خۆی دەنووسێت کە بە شێوەیەکی فەرمینیە ڕەخنە دەگرێت لە شێوازی سەر و سەودای ڕژێمی ئێران لەگەڵ شەپۆلی ناڕزایەکاندا ئەمە نمونەیەکە لە کاتێکدا گەلی ئێران وڵاتی خۆی زۆر خۆش دەوێت گەلی ئەمریکا وەک پێشەنگێک لە ئەمریکا دەڕوانێت ئەوە سەدەیەکە ڕۆڵەکانی خۆی دەنێرێت بۆ ئەمریکا گەلی ئێران گەلی ئەمریکای خۆش دەوێت بەڵام هەمیشەش ئەو پرسیارەمان لێ دەکەن بۆچی ئەمریکا ئەو بێدەنگی هەڵبژاردووە لە بەرامبەر ئەوەی لە ئێراندا چی ڕوو دەدات دکتۆر عەلی دەگەڕێمەوە بۆلات بۆ بەشی کۆتایی بەرنامەکەمان ئەلبەتە کۆماری ئیسلامی ئێران لە ڕەوشێکی قورس و خراپی ئابووری و داراییدایە دابەزینی بەردەوامی نرخی تمەنی ئێران گرانیەکی زۆری لە بازاڕی ئەو وڵاتەدا هێناوەتە ئاراوە و خەڵک توانای کڕینیان نەماوە ئەم گرانیەش شەپۆلی ناڕزایی دەربڕینی لە ئێراندا دروست کردووە. ئەگەر خەڵک نەتوانێت پێداویستیە سەرەکیەکانی خواردەمەنی بکڕێت پیا و بێدیاژن کە بە تەنگ خێزانەوەن کارمەندەکان گەر نەتوانن بژێوی دابین بکەن نازانم چی بە منداڵەکانت دەڵێیت. بێگومان وەک باسیش دەکرێت شەڕی سەپێنراوی رووسیا بەسەر ئۆکراینادا لە دوو ڕوەوە کاریگەری نەرێنی هەیە بەسەر کۆماری ئیسلامی ئێرانەوە. جمهوری اسلامی ایران هم از شەڕی ئۆکراینیاش کاریگەری هەیە بەسەر کۆماری ئیسلامی ئێرانەوە ڕەهەندی سیاسی ئەم شەڕەش کاری کردوتە سەر سیاسەتی دەرەوەی ئێران بە تایبەتیش لە ڕووی بوژاننەوەی دانوستانە ناوەکیەکەوە بە هەمان شێوەش لەسەر ڕەوشی ئابووریش لە ڕاستیدا دۆسیە ئۆکراینیا دەشێت ببێتە دوو کێشەی سەرەکی بۆ ئێران ئابووری کۆماری ئیسلامی و هەروەش بۆ دەرفەتی ئابووری ئێران. شەپۆلی ناڕزاییەکان پەرەیان سندووە و دەسەڵاتدارانی ئێرانی بۆ ڕێگەگرتن لە خۆپیشاندەرانی ئێرانی هەموو جۆرە هەنگاوێکی نەخوازرا و دەنێن تا خەڵک بێدەنگکەن بەڵام بە خەڵکیش دەڵێن هەموو هەوڵێکیان داوە تا لە ڕێکەوتنە ناوچەکەیاندا دەستکەوتی ئابووریان هەبێت. یەکێک لە بابەتە گرنگەکان بۆ ئێمە ڕێگە نادەین سیاسەتی ئەمریکا بۆ بەرزترین ئاستی فشار بەکاربهێنرێت تا ئێران دەستکەوتی لە سوودە ئابوووریەکانی ڕێکەوتنە ناوەکیەکە نەبێت کە شایستەیەتی هەروەها ڕێگەش نادەین ئەمریکا پرۆسەی دانوساندن تێک بدات. دکتۆر عەلی لە ساڵی 2015 دوای مۆرکردنی ڕێکەوتنە ناوچیەکەی ئەو کاتە زۆر جار جۆمان لەوە دەبوو کە دەگوترا ئەم ڕێکەوتنە ناوچیە سەرچاوە داراییەکان بۆ کۆماری ئیسلامی ئێران دەبوژێنێتەوە و دەکەوێتەوە بەرنامە شەڕانگێزیەکانی خۆی لە ناوچەکەدا. ئەی بۆ ئێستا چۆنە ڕێکەوتنی ناوچی ئەتوانێ ینی ئەو خەرجیانەی ئێران بۆ پشتیوانی لە تێرۆریزم بۆ پشتیوانیکردن لە میلیشیا چەکدارەکان لە عێراقا لە سووریا لە لوبنانە لە یەمەنا لە شوێنەکانی تریشدا سنووردار بکەم؟ عزیزی بلا ئەدنا شەک ئەزیزم بەبێ هیچ جۆرە گومانێک ئەمریکا وڵاتێکی دیموکراتیە و نازانین پاش نزیکەی 3 ساڵی تر کێ دەبێتە سەرۆکی ئەمریکا وەک بارێکی ئاسایی ناسنامەی سەرۆک و ڕێبازە سیاسەکەی کاریگەری خۆیان دەبێت لەسەر دیاریکردنی ئاراستەکانی پەیوەندەکان لەگەڵ ئێراندا و هەروە ئەو چاوەڕوانیانەی ئەمریکا لە ئێرانی دەبن و پێچەوانەکەشی ڕاستە واتە چاوەڕوانیەکانی ئێران لە ئەمریکا لەسەر وەختی سەرۆکایەتەکەی براک ئۆباما لەو 7 میلیارد دۆلاری ئێران سڕ کرابوو بەشێکی درایەوە بە ئێران بەڵام لەو بڕواایەدا نیم گەلی ئێران سوودێکی ئەو تۆی لەو بڕا پارەیە بینی بێت زۆربەی ئەو پارانە دران بە حیزب الله و حەماس و جیهادی ئیسلامی و ملیشیاکان لە عێراق و هەروەها بۆ یەمەن شەڕی یەمەن وەک بەڕێز خامەنەئی دەڵێت شەڕێکی دۆڕاوە باشە کە شەڕێکی دۆڕاوە ئەو هەموو پارەیە بۆ دەنێرێت بۆ ئەوێ و بۆچی دەستی تێوەردەدات نا لەو بڕواایەدا نیم ئەگەر ئەم ڕێکەوتنە نوێ مۆرکرا میکانیزمێکی لەگەڵدا بێت بۆ کۆت و بەندکردنی جم و جۆڵەکانی ئێران یان بۆ دەستنیشانکردنی چارەنووسی ئەو پارانی سەرکردنیان لەسەر هەڵدەگیرێن بەڵام ئەگەر دیالۆگ لە نێوان ئەمریکا و ئێراندا بەردەوام بوو ئەوە ئەو کاتە دەتوانین بڵین ئەمریکا مەرز دادەنێت بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ ئێراندا بەو شێوەی بەر لە شۆڕشی ئیسلامی هەبوو. مەڵە دکتۆر عەلی بەرەو کۆتایی بەرنامەکەم دەڕۆم ئەگە بە کورتی پێم بڵێ بخۆ دەزانی ئێستا شەپۆلێکی خۆپیشاندان و ناڕزایی دەربڕین لە کۆماری ئیسلامی ئێراندا دروست بووە ئەم ناڕزاییانە ئەنجامێکیان دەبێ یان ئەنجامێک کە بە خواستی گەلانی ئێران بێت. بلا أدنى شك اليوم ليست
بە دڵنیاییە و بەبێ هیچ گومانێکیش چونکە لە ئێستادا خۆپیشاندانەکان سنووردار نین بۆ هەندێک داوای دیاریکراوی سندیکایی یان هەندێک داوای دیاریکراوی سیاسی بەڵکو ئەمە یەکەمین جارە لە ئێراندا ڕاپەڕینی برسیەکان و ڕاپەڕینی هەژارەکان دەبینین جا ئەو خەڵکە نەدارە لەگەڵ سندیکاکان و مامۆستایان و کارگوزاراندا و لەگەڵ دەستە و تاقمە سیاسەکانیشدا پێکەون و ئێستا لە بەردەم یەکگرتن و تێکەڵبوونی ئەو ئاراستە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەداین بە دڵنیاییەوە ئەم خۆپیشاندانانە کە لەو بڕوایەدام بەردەوام دەبن ئەنجامی ئەرێنی و بەسوود بە دوای خۆیاندا دێنێت تەنانەت لە بواری دانوستاندنە ناوچەکانیشدا المباحثات النووي. بەڵێ دکتۆر علی سوپاس و پێزانینم بۆ بەشداریت لە بەرنامەی چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا زۆر سپاس دەکەم. ئەڵبەتە ئازیزانم سوپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهای خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جەتان.